بەخێر بەیانکان باش هاژەخان لەو پرسیارەوە دەست پێکەم لە لای ئێمە زۆر جار باخچەکانی مناڵان بەتایبەت کاگاتە قۆناغێک مناڵی تر 4 ساڵ 5 ساڵیان تا ئەو قۆناغەیە گاتە خوێندن کە ئەنێرێتە باخچەکان بۆ ئەوەیە کە بۆ نمونە کاتەکە تێپەڕێ یان با بڵین ئەو مناڵە بچێتە با بڵین دۆخێکی ترەوە یاخود کەشوهەوایەکی نوێ ببینێ بەڵام لە ڕووی پەروەردەییەوە ئێوە چۆنە ڕوانە ئەو گۆڕانکاریانی کە بۆ مناڵە دروستە بێت چۆنە ڕوانە لایەنە پەروەردەیەکەواتە چەند گرنگە کە بە دایک و باوک بە بەرپرسارەتیەوە مناڵەکەی بنێرێتە باخچەکانی مناڵان. طبعا زۆر سپاس من لێرەوە بەیانی باش لە هەموو مناڵانی جیهانەکەم لە هەموو مناڵانی کوردستانەکەم لەبەر ئەوەی مناڵ بدایەت ئێمە ئەبێ پێناسی مناڵکی مناڵ واتە چی مناڵ بوونەوەرێکی زیندوەرێکی بچووکە فریشتەیەکە تو ئەو مناڵەکەیتە ناو باخچە ئەبێ بە دڵێکی گەورەوە بە سنگێکی زۆر گەورە ئێمە ئەو مناڵانە کە هێنە ناو باخچەوە ئێمە بڵێن بە خێراتنیان بکەین باخچە بەڕاستی زۆر زۆر گرنگە بۆ مناڵان لەبەر ئەوەی مناڵەکە خۆی لە ناو پەروەردەیەکی بچووکە گەورە بووە لە ناو لە بینی دایک و باوک و خوشک و برایە بەسکێتە ناو باخچە کۆمەلگایەکی بڵین کۆمەڵێکی زۆر گەورەیە باخچەکە مەسەلەن نزیکەی 250 بۆ 300 مناڵی تایە هەر مناڵێک و بڵین شخصێتی خۆی هەیە ئەو مناڵەکەیتە ناو باخچە هەستەکە بیدایەتی مناڵکەیتە ناو باخچە ترسێکی لە دڵا هەیە لەبەر ئەوەی دایکەکە بڵێن ئەو دقیقە لە دایک بوو هەتا 4 ساڵەکەیتە لای من تەنها جار کە نەخۆش کەوتۆ ئیبا بۆ خەستەخانە هەستەکەکەیتە ناو باخچە وازانێ خەستەخانەیە هەتا ئەو دقیقەیەتە ناو باخچە مناڵمان ئەگری دوای ماوەیە کە بڵین دادەکان ئێمە لێرە عەفو مامۆستا و فەرمانبەری ناو باخچە پیان ئەڵێن دادە بۆچی پیان ئەڵێن دادە یان کاکە شوان پیان ئەڵێن دادە لەبەر ئەوەی دادە نزیکە دایە دایە لە ماڵەوە بە دایکی ئەڵێ دایە لە ناو باخچەشا پێ ئەڵێن دادە لەبەر ئەوەی ئەمانەیە بینی مامۆستاکە و لەگەڵ دایکەکەیە جیاوازەیەک نەبێ لەبەر ئەوەی لە لای دایکی پەروەردەیەکرا ئێمە پەروەردەی دووەمین ئێمە ماڵی دۆمی مناڵەکان بۆی نزیک بلەدایە بۆیە پێماڵەن دادا ئێستا من بەنسبەت منەوە ئێستا زۆرجار من مناڵەکانی خۆشم زۆرجار پێمەڵەن دادە ڕاهاتن لەبەر ئەوەی نزیکە لە کەلیمەی دایەوە باخچە بەڕاستی زۆر زۆر گرنگە بۆ پەروەردەکردنی مناڵ مناڵمان لە 4 ساڵ ئێمە یەتە ناو باخچەوە 4 ساڵ و 5 ساڵ 4 ساڵ پیان ئەڵەن مناڵانی ڕەوزە 5 ساڵ پیان ئەڵەن مناڵانی تەمهیدی واتە ئەو مناڵانەیە کە ئێمە ئامادەیان دەکەین بۆ ساڵێکی ئایندە کە بچێتە ناو قوتابخانەکان زۆر لە دایک و باوک وا هەستەکەن کە مناڵەکان نە ناو باخچەوە ئەزانن ئێمە لەوێ مناڵ بەخێو ئەەکەین مناڵ بەخێوکردن نییە لێرە دایکان و باوکەن ئێمە لە ناو باخچەیە مناڵ پەروەردە ئەەکەین مناڵ کێتە لای ئێمە بەرنامەی خۆمانمان هەیە تۆ مناڵ لە سەعات 7 وێنەری بۆ لای من هەتا سەعات 3 لە 7 بۆ 3 هەر کاتێک هەر دقەیەکی ئێمە بەرنامەی خۆمانمان هەیە ئەگەر حەزەکەن بەرنامەکان بۆی زیاتر باوک و دایک بەڕاستی ئاشنا بێ وەڵام ئێمە پێمان وتون بەس حەزەکەن زیاتر بزان کە یەنە مناڵەکان یەنە ناو باخچە چی ئەکەن باشە هاژەخان دوای یەنە سەر بەرنامەکانی ناو باخچەش بەڵام یەک شتی کە هەیە مەسەلەن زۆر جار دایکان وا هەز دەکەن یاخود خەڵکێک هەیە وا هەز دەکات تەنها مەسەلەن دەیەوێت ئەم چەند کاتژمێرە ینی وەکو بڵێ مناڵەکەی لێ دوور بکەوێتەوە بۆی ئیسراحەتێک بکاتن ئەمە تا چەند ڕاستە مەسەلەن دایک وا هەز بکاتن ینی مناڵ بۆ کاتێک لێ دوور بکەوێتەوە بۆ ئەوەی خۆی مەسەلەن بچێتە دەرەوە یان هەر شتێک بکە یان ئیشێک لە ناو ماڵ بکاتن یان هەر شتێکی ئەفو کاکەشوان زۆرینەی دایکان وا هەسەکە مناڵەکان کەینە لای ئەمە دووری ئەخەنە لە خوان بوویڵن مێشکی خۆمان ئەوەی بڵێن ئیسراحەتکایە دایک و باوکیان فەرمانبەرە کەس نییە لە ماڵەوە بەجێ بێڵێ بە دیارەوە ئەو مناڵانەی کەینە لای ئێمە پەروەردەی دووهەمی دایک و باوکەکەین ئەوەی لە ماڵەوە کردوێتی ئێمە لێرە تەکمیلەی ئەەکەین بۆی یعنی هەستکا کە مناڵەکەیەتە لای ئێمە زۆر بەدڵ فرایانێکی خۆی زۆر بە ئیتمێنانێکی خۆی کە ئەو مناڵە لای من زۆر پەروەردانە پەروەردەی ئەەکەم بۆی یعنی هێستی ئەوە نەکا بڵێ مناڵەکەم ئەچێتە ناو باخچە و ئەو مناڵم من لەوێ بۆی ژیریکەن ئێمە مناڵ لەوێ پەروەردە ئەەکەین دووبارە ئەەکەینەوە ئێمە مناڵ لە ناو باخچە پەروەردەی ئەەکەین دایکان و باوکان ئێمە مناڵ ژیر ناکەین نابێ بڵێن باواتە چەند گرنگە مەسەلەن دایکان و باوکان ینی پێش ئەوەی کە مناڵەکانیان بنێرن بۆ باخچەی ساوایان وا هەز بکەن کە دەنێرن بۆ ماڵی دووەمی کە پێگەیانێتی لە ڕووی پەروەردەی و ئامادەکردنیەتی بۆ
قوتابخانەکان بەتەکیید ئەبێ دایک و باوک زۆر هەستکە کە ئێوەیان یێتە ناوە تەکمیلەی پەروەردەی خۆیانە کۆمەڵێ شت هەیە لەواچی ئێمە لە ناو باخچە بە مناڵەکان بڵێن دایک و باوکەکە فریان نەکەون لەبەر ئەوەی بەڕاستی سەرقاڵی کارەکانیان کە مۆزەفن بەیانی ئەڕۆن ئێوارەیەنەوە ئەوانی کە ئەوان پیانانە ئێمە لای خۆمان پەروەردەیان ئەەکەین زۆر جار دایک و باوک گێت ئەڵێ مناڵەکەم مەسەڵەن ئەڵێ فێری ئەوە بۆ ئەبێت چۆن ڕێز لە براکانی بگرێت کە لە خۆی گەورەترن ئێدە دایکەکە ئەڵێ زۆر جا من بیرم لەوە نەکردوێتەوە کە من ئەو قسەیە بە مناڵەکەمە وتمە خۆی ئەم مناڵەکە گەورە ئەبێ هەستە کاکەوە مناڵ وەکو وتمان لاپەڕەیەکی سفیە ئەو لاپەڕەیە ئەوەی لەسەری تۆمارکەی ئەومان بۆ ئەچێنێتەوە بەڵێ ئەگەر باس لە جیاوازی ژینگەی باخچەکانی مناڵان بکەین لەگەڵەوە مناڵانی کە با بڵین ناچنە باخچەکانی ساوان ئایا لە ڕووی پەروەردەییەوە کاریگەریان لەسەر دروستەکە هەیەە بەڵێ کاریگەریەکان چیە بۆ نمونە جیاوازی ئەو مناڵی کە نەچێتە باخچەی مناڵان چییە لەگەڵ مناڵێک کە لەوێ بێت بەڵێ ئێمە لەبەر بەبستم زیاتر کاردانەوەکان یاخود دەرکەوتنەکان لە قۆناغی قوتابخانەکە خۆی کێشەکەمان لە جیاوازەکە لە ناو قوتابخانەکە ئابێ ئەو مناڵانی کە ئەچنە ناو قوتابخانە لە باخچۆ ئەچنە ناو قوتابخانەکان گۆشەگیر نین ناڵەکان بڵێن ناتقن قسە ئەەکەن مەسەن ئەوەی بەدڵیان نەبێ خۆ ئێستاوای لاتووە ئەوەی بەدڵی نەبێ مناڵەکە یێتە بەردەمت ئەڵێ من ئەوم بەدڵ نییە ئەو مناڵانی کە لە ناو باخچەیە زۆر مێشکیان فراوانترە لەوانی کە نایەنە ناو باخچەیە لەبەر ئەوەی لە ناو باخچەیە وەکووتم کۆمەڵێ ڕێنمایی کۆمەڵێ ئیشوکار هەیە ئێمە بە مناڵەکانی ئەەکەین مەسەن دایکێکمان هەیە مەسەن دایکێک ئەڵێ من مناڵەکەی من زۆر نازدارە بە هیچ نعینابێ هیچ کارێکی بکەین بەس ئەو مناڵە نازداری لای تۆ لای منیش نازدارە بەس من لێ کاری خۆمی پێ ئەەکەم بۆی ئەو مناڵەوە لێ بکەن کە بڵێن هەستکە احتیماد لەسەر خۆی بکە کە ئەو مناڵە شخصێتی خۆی هەیە یعنی کاریگەری هەیە هیوادارم من لێرە جەنەها جارێکە وتومە هیوادارم لە حکوومەتەکەمان باخچەمان زۆر بکرێت و ئێمە کێشەی بینای باخچەمان هەیە ئەگەر باخچە بکرێتەوە لە هەر گەڕێکێکە هیچ مناڵێک مەحروم نابێت بێتە ناو باخچەوە ئاژەخان باس لە گۆشەگیری کرد تا چەند گرنگە مەسەرەن بۆ ئەو مناڵانەی کە هەست دەکرێت تووشی گۆشەگیری بوون بنێرن بۆ باخچە بۆی لە ناو ئەو فەزا کراوەیە بتوانن خۆیان ببینەوە جاریشکە ئەو مناڵانی کە گۆشەگیرن ئەو مناڵانی کە بڵین تێکەم بەخۆی گۆشەگیری ئەنواعی هەیە مناڵمانیە تێکەڵ بە مناڵی کە نابێ ئەو باخچەیە وا لەو مناڵاکە کە گۆشەگیر بێت چکە تێکەڵ سەیری مناڵی کایە کە تەقلیدی مناڵی کاکە بەڕاستی دەورێکی زۆری هەیە باخچە کەوا لەو مناڵانەکە کە گۆشەگیر بن چارەسەریان بکرێت لەبەر ئەوەی باڵای هەمانە ساڵانە هەمانە لەبەر ئەوەی ئێمە یەک خاڵی گرنگیش هەیە لێرە بەڕاستی ئەبێ هەموو باخچەیەک توێژەری کۆمەڵایەتی هەبێت توژێری کۆمەڵایەتی زۆر نییە هەیە کەمە زۆر کەمە ئێستا من حالی من چەند ساڵە هەمە ئێستا بڵین ئەوەی من وڵەتی وەرگرتووە ئەم ساڵ کێشەمان بۆ دروست بۆ لەوە بەر ئەوەی تۆژێری کۆمەڵایەتی ئەو کاری خۆیەتی کە چۆن چارەسەری ئەو مناڵە گۆشەگیرانە بکە وەلو دادەکان هەمویان فێر بوون چکەمە ئیش و کاری خۆیانە ڕۆژانە بەس طبعا خۆتان زین تۆژێری کۆمەڵایەتیەکە زۆر گرنگە لە ناو باخچەکانە بابینە سەر بەرنامەی ناو باخچە بۆی دایکان و باوکان بزانن ئێوە لەوێ لەوانەیە خۆوان لەگەڵتان نەبم بەتەکید بەرنامەتان چیە چۆن هەڵسوکەوت لەگەڵ مناڵانە زۆر حەزەکەم ئەم بەرنامەیە بۆ هەموو دایکان و باوکان بزانین ئێمە لە ناو باخچەیە چیەکەن کە دادەکان چەند ماندوون چکە زۆر جار ئەڵەن دادەکان ئەوەی نانی لە ناو باخچەیە زۆر ئیسراحەتن دانیشین مجرد مناڵژگیرەکەن ئێمە بەرنامەمان بەیانیان سەعات حەوت دەرگای باخچە بێ کراوە بێ لەبەر ئەوەی زۆر فەرمانبەرمانەیە سەعات حەوت بۆ حەوت و دەدەقە ئەچێ بۆ دۆم ئەبێ دەرگای باخچە کراوە بێ مناڵەکان بە خێراتنی مناڵەکانەکەین لە حەوتەوە بە حەوت و نیو مناڵ ئامادەکەین هۆڵمان هەیە هۆڵی شانۆ و مۆسیقا خۆشترین کاتی مناڵەکەیە ئەو تاقەی کە لایەتی ئەو هەموو جوڵەی کە لەناو لە شایەتی لەناو هۆڵی مۆسیقایە دەریێخات لە 8:30 بۆ 9 ئێمە بڵین لە 8 بۆ 8:30 وەرزش و گۆرانی و سەما و ئەنواعی ئەوەی مناڵەکە کە حەز بێتی لەناو هۆڵەکەیە ئەکرێت 8:30 بڵین بۆ 9 ناخواردنی بەیانیانمان هەیە ئێمە دایکان و باوکان ئەڵێ مناڵەکانمان بەیانیان نان ناخۆن ئەو مناڵە ئەو دایک و باوکەکە ئەڵێ مناڵەکەی من لە ماڵۆ نان ناخوا بەس لای ئێمە نانەخوا لەبەر ئەوەی سەیری ڕەفیقەکەیەکە تۆ لە بڵێن چێشخانەیەکی گەورە 50 مناڵ دانیشتۆ هەمووی نانەخوا ئەو سەیری ئەوەکە تەکید وایان لێت سرعەت لە خواردنەکە ئەوڵە منەی بەمە ئەوڵە من پێشتەوەکەمەوە کە شیر و مەسەڵ ئەو جوڵی بەیانیانش کە لەناو هۆڵەکەیە زۆر هیلاکە بن تاقەیەکی زۆر ڕێژین لە سەما و لە ڕقس و لە گۆرانی تروایان لێ لەشیان پێویستی بە خواردنەکە هەیە
ئەمە تا سعانە وتمان ناخواردنەکەیە لە 9 بۆ 9:30 ئێمە بەرنامەمان هەیە لە ناو باخچەکانە بەرنامەکەمان بڵین 12 یەکەم شت ئێمە مناڵوتمان کەێتە ناو باخچە ئاشنایەکەین بە باخچەکە ژوور بە ژوور ئەو مناڵانە ژوور بە ژووری ناو باخچەکە پێی ئەناسیێنین ئەمە ژووری بەڕێوبەرە ئەمە ژووری مامۆستایە ئەمە توالێتە ئەمە مەتان تر هەمووی بۆی بزانە کە ئێرە خستەخانە نییە کە ئەمە باخچەیە و خۆشی خۆی تیا ئەبینێت هۆڵی یاریمان هەیە چەنەها هۆڵی یاریمان هەیە کە ئەو یاریێنە جە مناڵ کێتە ناو باخچە حەزی لە گۆرانی و مۆسیقا و یاریە یاری زۆر گرنگە لە ناو باخچەکانە زۆر گرنگە لەبەر ئەوەی زۆر مناڵمانەیە کە باسی گۆشەگیرمان کردووە بەو یاری ئێمە ئەزانین کە ئەو مناڵە گۆشەگیرە مەسەن کۆمەڵە یاریمان داناوە ئەو چێ باوەش بە هەموویەکە ناڵێ ئەوانی کە بەو یاریە دەرەکەوتووە کە ئەو مناڵە گۆشەگیرە وتمان تا سعانۆ 9 بۆ 9 زانستمان هەیە زانستەکە چی تایە بیرکاری تایە ئاینی تایە کۆمەڵایەتی تایە ئاین ئەوە نییە ئەو ئاینە قورسەیە کە ئێستا پرسیارێکیان لێ کردم وتیان چۆن فێری ئاینیانەکەین ئاین ئەوە چییە خواگیان ئێمەی دروست کردووە خواگیان ئەم دنیای بۆ ئاوا لێکردوون مجرڕشتی سەرەتایی مناڵ باسەکەین چۆن بڵێن ڕێز لە دایک و باوکمان گری ئەوە ئاینەکە ئێمانە بیرکاری تایە زانستی تایە لە هەموو بوارەکانە ئێمە وانەی خۆمانمان هەیە لە دوای سعات 9:30 ئێمە لێرە لە ناو هۆڵ بڕین لە هەر هۆڵێکی مناڵەکانمان گروپمان هەیە مەسەلەن گروپی وێنەکێشان گروپی زانست گروپی بیرکاری بێدەنگی کتێبخانی ئەنجە مناڵەکان هەر هەمویان کۆ ئەەکەینەوە هەر کەس و بە حەزی خۆی ئەچێتە ئەو گروپەوە مەسە مناڵم هەیە کوڕیشە حەزی لە ماڵە باجێنەیە زۆر ئاساییە بووکەکە هەڵەگرێتەوە چێتە گروپی ماڵە باجێنە کچمانەیە حەزی لە سیباقاتە سیارە و میکانۆیە ئەو حەزەی ترم دادەکەی ناوژوورەکەی ئەزانێت کە ئەو مناڵە حەزی لە چییە حەزی لەو شتێکە لەناو گروپەکانە تەوسی ئەکرێن ئەجا دەفتەری پەیوەندیشمان هەیە لە بینی ئێمە و دایکان و باوکانە هەر کێشەیەک هەر شتێک لە مناڵەکەی هەبێ ئێمە بە دایکەکان ئەڵێن ئەوانش هەر کێشە شتێک هەبوو بە ئێمە ئەڵێن دوای ئەوە ئێمە لە دوای سعاتدا کێشە مەسەلەن لە چ ڕوویەکەوە مناڵ کێشەی هەبێ کێشەکە لە ناو باخچەیە لە ناو باخچە لە ناو ژوورەکە مەسەرەن ئەمڕۆ سێرەکەین عەزیەتی مناڵێکی یاوە کە بانگی ئەەکەین ئەڵێن بۆ لێت داوە ئەڵێ ئەی بۆ باوکم لە ماڵۆی لێ یاوم ئەبێ ئێمە قسە لەگەڵ باوکەکە و دایکەکە بکەین بۆی ئەمە دووبارە نەبێتەوە جاریکە عەزیەتی ئەوە نیە لەبەر ئەوەی ئێمە وتمان باخچە ماڵی دووەمە ئەبێ ماڵی یەکەم وەکو ماڵی دووەم هەردووکیان وەکو یەک بن پەیوەندیەوە لەگەڵ خێزانەکان چۆنەواتە لە ڕووی باڵین سەردانیکردنی هاتنی دایکان و باوکان بۆ باخچەکانی مناڵان ئێمە بیدایەتی ساڵکە هیمان کۆبنەوەمان کۆبنەوەیکی گشتی بە دایک و باوکانەکەین ئێمە ئەڵێن هەفتانە ئەبێ ئێوە سەردانی دایکان مناڵەکانەکە زۆر گرنگە زۆر شت هەیە لە ماڵەوەی کە ئێمە ئاگامان لێ نییە ئەو یەت پێمان ئەڵێ بەس بەبی ئەوەی مناڵەکە بزانێ چکە ئەگەر هەستکا دایکەکە یا باوکەکە شت بۆ ئێمە بڵێ لە ماڵەوە ئەوە ناکات یەتەوە مەسەن کۆبنێکی مانگانەمان هەیە مەسەن ئەمڕۆ ئێمە ژوورەکانمان بە ناوی میوەیە یا بە ناوی مانگ ئەستێرە ئەمڕۆ ژووری ئەستێرە کۆبنەوەی هەیە هەموو دایکان و باوکان کۆکنەوە ئەگەر هەر کێشەیەک شتێک هەبێت لە ناو مناڵەکانە لەگەڵ دادەکانە کۆبنەوە ئیشی خۆیان جێبەجێ ئەەکەن ئەو کۆبنەوەکانمان بەردەوام ئەبێ هەبێ لە بینی ئێمە و دایکان و باوکان ئەگەر نەبێ بە تەنیا ئێمە ناتوانین ئەبێ ئەوانش بە تەنیا ناتوانین کە مناڵێنێتە لای ئێمە ئەبێ هەردووکمان هاوکاری یەک بین باشە ئاژە خان مەسەلەن بووە باوکێک لە مناڵەکەی دابێت ئەویش کاردانەوەی هەبێتن لە بەرامبەر ڕەفیقەکانی لە ناو باخچەیە دواتر مەسەلەن ئێوە بانکتان کردبێت کە مەسەلەن دووبارە نەبوو بێتەوە یاخود لە مناڵەکەی نەیابێتەوە جاریشکە ئەنیواتان کردبێت کە مناڵەکەی ئازار نەیاتن هەر دایک و باوکێک حەز ناکە مناڵەکەی ئازار بەتەئکید هەیە بەس بەتەئکید ئەو مناڵە بڵێن زیا لە حەد بڵین عجولی کردووە لە ژوورەکە یا غەڵەتێکی کردوێ بەرامبەر باوکە کە ئیگنا هیچ باوکو دایکێک ئەوە ناکە کە ئێمە باوکەکەمان بان کردو تومانە بۆ وا لە مناڵەکەت کردووە ئەوی بڕوا کە مجرد لیانێکی یعنی بەسیط یاوە بەدەستی مناڵەکە ئێتم آخر ئەو لیانەی تۆکەتۆ کردووە ئەم لێرە تەقلیدی تۆ ئەکایکا لە مناڵەکانی کەمان اینجا باوکەکە دوای ئەوە هاتۆتەوە لەگەڵ مناڵەکەیە بڕوا بکە هەر لە یا باوکەکە یعنی زۆر شتێ خۆش بۆ موقفە احتیزاری بۆ مناڵەکەی هێنایە مناڵەکە دەستی کردە ملی پێی باوکەتن من لەمە دوای لە هیچ مناڵک نایم یعنی ئەو کارگەریکی زۆر زۆری هەیە باشە ئەی لیان هەیە مەسەلەن لە زۆر جار باسەکرێت لە کۆمەڵێک مەکتەب و شتوە هێشتان لیان ماوە مەکتەب ئێمە ئاگایرنی بەس ناو باخچەیە مستحیلە لیان هەبێت آخر لیان بوو ئەبێ هەبێت ئێمە وتومان ئێمە پەروەردەی دووەمی دایک و باوکەکەین مەسەلەن ئەگەر مناڵێک زۆر عەجولی بکە بەس چی مەسەلەن وای لە یەکەن کە
وتمان یاری گرنگترین شت لە ناو باخچەکانە بە یاری مەشغوڵیەکەین بە چیرۆک یعنی وا هەست لەو مناڵە ئەەکەین کە مناڵەکانمان زۆر ئاجۆلە ئەمڕۆ مەسەن ئەمڕۆ بڵێن چیرۆکی پێ مەشغوڵی ئەەکەین مناڵەکەی لەسەر کورسەکە و چیرۆک بۆ مناڵەکانی لە ماڵەوە مناڵ کاتێک کە ئاهاریەکە دایک و باوێک سەر لی تووڕە بنیان شتێکی لەگەڵا بکەم بیترسێنن ئێوە ینی ئەو شتە هەیە لە باخچەیە یاخود يعني مناڵ بترسێنی بەڵێ مستحیلە من لەبەرەوەی توتم 22 ساڵە لەگەڵ مناڵام ڕۆژە لە ڕۆژان لە ناو باخچەکانە نازانم بەڕاستی ئەبێت حاڵەتێکی وا هەبوو بێت تر ئەوە کێشەی دایک و باوکەکەی لەگەڵ باخچەکەیان نازانم بەس من هەتا ئێستا سڵ پێشتیوام نەکردووە لە مناڵ بین بەس وەکو نەسیحەت بەردەوام نەسیحەتی چۆن مەسەلەن ئەو مناڵە عەجولی کردو خۆ ئەبێ هینێکی چاوتیا بێت تووڕەبوونێکی زۆر بەقوت نا کە مناڵەکە لێ بترسێ کە هەست کە ئەو هەڵەی کردووە بۆی جاریکە دووبارە نەکرێ ئەگە ناو کولیان مستەحیلە. بەڵێ ئەگەر باس لەو مناڵانە بکەین کە تا ڕادێک ڕەنگە لە ڕووی دەرونیەوە جیاواز بنیان لە ڕووی پەروەردەییەوە جیاواز بن کاتێک دێنە باخچەکانی ساوایان چەند هەوڵتان داوە کە ئەوە نەبێتە گرفت بۆتان بۆ نمونە پەروەردەیەکی جیاواز لەگەڵ کۆمەڵی مناڵی دیکەوەتە چارەسەر لای ئێوە چی ئەبێ؟ ئێمە ساڵانە پەروەردەی تایبەت هەیە ئەو مناڵانەی کە پەروەردەی تایبەتن کێشەی گەورەیان بۆ دروستەکەن لە ناو باخچەیە لەبەر ئەوەی پەروەردەی تایبەت جیاوازە لەگەڵ پەروەردەی باخچەیە پەروەردەی تایبەت ئەبێ ئەو مناڵێک کێتە ناو باخچە پەروەردەی تایبەت ئەبێ مامۆستای تایبەتی خۆی لەگەڵا بێت ئێمە چەندەها جار داوامان کردووە کە ئەو مناڵە پەروەردەی تایبەتە بە مامۆستای خۆی هەبێ لەگەڵی نییە مجبورین ئێمە ئەو پەروەردە تایبەتە بینێنە شوێنی خۆی ساڵ لەگەڵ ترینەکاری کاکەن ئەڵێن با بچێتەوە شوێنی خۆی لەبەرەوەی تەسیرە کاتە سەر مناڵەکانی ترمان. بەڵێ هاژەخان باز لەوە کرد لە ئێستا منهەج کراوە بە ئینگلیزی ئەوە تا چەند کاریگەری لەسەر ئێوە کردووە؟ طبعا ئەم کارێکە کراوە بەڕاستی بدایت ئێمە هەمووی وەکو بەڕێبەری باخچەکان زۆرمان بەدڵ نەبوو لەبەر ئەوەی خۆتان نەزانن زمانی کوردی زمانی دایکە لە هیچ وڵاتێک لە هیچ جیهانێک زمانی دایک نابێت زمانی کە پێش لەو قۆناغی کە مناڵ یەکەم قۆناغێتی ئامادەکرێتەوە بۆ قوتابخانە بەس ئێستا حالیان دەورەکە کراوەتەوە مامۆستاکانمان لە دەورە ئینگلیزیان ئەوە نەبوو کە ئێمە بیدایەت لی ئەترساین مجرد ئینگلیزیەکە چییە؟ ئێستا حالین ئێمە لە پاییزین مەسەن پاییز بە ئینگلیزی چی پێڵێن ژمارەیەک بە ئینگلیزی پێ یعنی ئەوە نییە هەمووی بە ئینگلیزی بوترێتەوە بە ئاگاداری دایکان و باوکان و بەڕاستی بەشی زمانی کوردی کە ئەوان کە زۆر زۆر کێشیان هەبوو لە زانکۆیانە چۆن ئەبێ زمانی دایک بشارێتەوە زمانی دایک لێرە ناشێتەوە مجرد چەند وشەیەکە لەو بابەتی کە ئەمڕۆ باسیەکەنەوە با مناڵەکەش بە ئینگلیزیەکەشی لە جیاتی ئەوی بە کوردیەکە بە تەنیا بزانێ بە ئینگلیزی ئەگینە هەموو هێنەکان بە کوردیە. بەڵێ گەرباس لە قەیرانی دارایی و سەررجەم قەیرانەکانی دیکەش هیچ کاریگەریەکی لەسەر باخچەکانی مناڵان دروست کردووە یان لەسەر کاری ئێوە بەتەکید کاریگەریەکی زۆر گەورە بەسەر باخچەکانە کردو لەبەر ئەوەی ئێمە ساڵانە کۆکووتمان 350 مناڵمان هەیە ئەو فەرشوڕاخەرانە خۆتان نەزانی 350 مناڵ پێڵا و بڕاتوێت هەمووی کۆ نەبێت هەمووی پیس ئەبێت ئێمە بڵێن پێش ئەم کێشێکە ئێستا ئەم باهێنی ئابووری وای لێ هاتووە بڵێن بە 2 ساڵ جارێ تەسیسی ناو باخچەکەمان ئەگۆڕی لەبەر ئەوەی بۆ پاک و خاوێنی ئەو شوێنە لەبەر مناڵەکانمان بوو بۆی بەڕاستی نەبێ بەهێن مەسەن تۆ کە کومبارەکە پیس بوو قاچی خەیتە سەر تەپەتۆز بەرزەبێتەوە بۆ مناڵەکە تەسیرە کاتە سەر مناڵەکە ئەوە بۆ بە کێشەی گەورە بۆ ئێمە لە ناو هەموو باخچەکانە. بەڵێ سپاس بۆ هاژەخان لەگەڵمان بووی ساز بۆ ئێوەش ڕێنماییەکان زۆر سپاس.